یارانە کوردەوار وەختتان وە خەیر. ئێمە ئەم ئێوارە مقدمەیەکمان بوو سەبارەت بە دیبەیتەکەی ئەم شەو. دیبەیت ئەم شەو لەسەر مەفهومێکە کە لە ئینسان ناسی یان ئەنترۆپۆلۆژی و جامعە شناسی دنیای غەرب ئەم مەفهومە توهیە. ئەم مەفهومە ئێمە لە مەتنە کوردی خۆمان سەبارەت بە حکایەتە بەشەرە ئەمڕۆژ دروستمان کردەکە. بۆ ئەوەی کە من ئەم داستانە بکەمەوە ئێمە بەرەبەرە پێی بووین بە مەسائلە خۆمان و تێبگەین سەرەتا من شتێک بێژم. ئێمە مردمانە سەرزەمینێکین بە دوور لە عنوان و تایتڵ و مەراتبە اجتماعی کە لە شغڵ و لە ئابڕوو لە تەبەقەی اجتماعی و لە پێگەی بنەماڵەوە تێتە دەرەوە. ئێمە گشتمان مردمە ئەم سەرزەمینینە و ئینسانە کوردین. هەروەکو چۆن لە نەریتە ئەژدادمان ئێمە سەبارەت بە ژیانە خۆمان و سەبارەت بە ئێستا و داهاتووی خۆمان بەرپرس و مەسئولین. هەر لەسەر ئەو ڕەچەڵەکە کۆمەلگای ئێمە دەبێ زاوزێ بکات. ئێمە دەبێ لەگەڵ یەکتریا مشت و مڕ بکەین. ئێمە دەبێ لەگەڵ ئەوانەی کە هاوردە ئەکرێنە سەرزەمینە ئێمە و قەرارە لەگەڵ ئێمە تێکەڵی کەن و گەرەکیان بێ لە ئێمە مەوجودێکی تر دروستکەن. ئێمە لە بەرامبەریا ئەوێسین و بەو معنایە کە شتێک قبول ئەکەین کە بخوات بە ناخ و دەروون و وجود و دنیابینین و ماهیەتە کوردیە ئێمە. هەر لەم ئەدەبیاتە شەفاهیە باوەی ناوە مردمە ئێمە و بە تایبەتی لە متونێک کە بەجێ ماگن مەسائلێک مەترەحەوێت کە من لەگرا بە یەکێک لەوانە دەست پێ یەکەم. ساحب بین سەلمان کاکاوی دڵاوەر بێدا و باوە فەرزەندە هۆنەر. ئێمە ئەڵبەتە لە مەتنە کوردی خۆمان وتمان کە ڕوبەڕووبوونەوەی ئینسانە کوردی لەگەڵ جەهانە ڕوبەڕووبوونەوەی هونەرمەندانەس. بەس تۆ ئەمینی شوێن دەسە ئەم تعریفە موجودە ئەگەریش قەلبە مەعنا کریاوێت. ساحب بین سەلمان کاکاوی دڵاوەر بێدا و باوە فەرزەندە هونەر نەک چون ئانان شەرتش نەکاور بۆ. ئانان ئەوی ترە کوردە دیگەریە. دیگەری چه شکلیە؟ نەک چون ئانان شەرتش نەکاور بۆ. گا خاور گا یاور گا نادیار بۆ. گاگاو چون نەزان دنیاش دەمدەم بۆ. گاگاو چون نەزان دنیاش دەمدەم بۆ. گاگاو تاوڵە ترش گا خاورە غەم بۆ. هەر لە تاییدە ئەن شتێکە من پێم وت ئینسان کوردی مەواجهەی لەگەڵ جەهانە مەواجهەی هونەرمەندانەس. سەیاد قەدیم بنماون و هونەر. سەیاد قەدیم بنماون و هونەر پەیدا بوو شەوکەت شاو شیرین بەشەر. ناگاو مەگێڵۆ نەخاو بە قاوفەڵ. خەدەنگش نەچەم شەکاو کومەیۆ چەڵ. ئەرهەی بێ دەردەن نەدەرد بێ خەبەر. بترسن نەتیر تاڵنەی هەردوو سەر. ئەو باوزی واوزە باوزی کێش نیاو. کێش نەوەست ئەو ڕاوی نیستی و ڕیاو. ئەو باوزی واوزە کێش نەیاو باوزی. کێش نەوەست نەڕاوی بەدی کەچ باوزی. هەرکەس
هەرکەس کردش کرد چەنەش نەناڵا، هەرکەس کردش کرد چەنەش نەناڵا، شینە مەراوتب مەرتەبەی باڵا. من پێشووتر لە دیبەیتەکەیم شەوە لە مقدمەکە ئاماژەم بە مەسئلەیە کرد. وتم ئەگەر ئێژن دنیای ئەمڕۆ ئەسڵی و دەورانی ئینقلابی دیجیتاڵە، دەورانی فۆرجیە، دەورانێکە کە هەر کەسێک بە سەرچێک لەم سەرچ ئینجینانە یا موتوری گەڕان ئەتوانێ هەر دەیتایە کە مەیلی بوێت پەیدای بکات بە هەر زمانێک کە مەیلی بوێت. لە دنیایەکە کە ئێمە وای ژێرە بۆمباران و ژەهر دەرخواردکردنێ شتانێک بەناوە زانست و زانایی، ئەو اتفاقی کە بۆ ئێمە ئەکەوێت ئەمەسە. وەختێک مشتێ درۆ، وەختێک مشتێ محمەلات، وەختێ مشتێک درۆ و تەزویر و ڕیا، وەختێک مشتێک سودۆساینس و شەپە عیلمەکە ناو زەهنە ئێمە، یەک اتفاق گەورە ئەکەوێت. ئێوە ئیشی لە خۆتان سوعالکەن. دەستگاهە پڕۆپەگاندا، میدیا، مەس میدیا، تەلەڤیزیۆن، ڕۆژنامە، مەجەلە، شەبەکەی کۆمەڵایەتی، ئەمانە چه منفعەتێکیان هەست بۆ ئەوانەی کە ئەیبەنە بەرەو هەدایەتی یەکەن؟ بزانن ئێوە بیستکتان ئێژن خەڵک حەقی هەست بزانێت لە ژێرە ناوە ئازادی و ئازادیە وتن، بەڵام خەڵک حەقی هەست درۆ نەشنەفێ، خەڵک حەقی هەست تڕەحات و مزەخرەفات نەشنەفێ، خەڵک حەقی هەست مەسموم نەکرێت، خەڵک حەقی هەست لە ڕێوە دەر نەکرێت. لە ڕێوە دەرچوون چۆنە؟ ئەو جۆرەسە کە تۆ قووەی تەمیزت نامێنێ، هێزە تەشخیصدان، هێزە پاک و پختەکردن، بێژنکردن. ئینسانێک ئەوسا پێیانەوت عاقڵ سفیدخان بوو، سفیدی ئەخوێندۆ، چەرمەگی ئەخوێندۆ، ڕەشی ناخوێندۆ. چەرمەگ یعنێ لەوحێکە نەنووسرا بوو، خەتی نەخوێندۆ، خەتێکە نەنووسرا بوو ئەی خوێندۆ. ئەمە چۆن ئینسانێک بوو؟ ئەمە ئینسانێک بوو کە ئەیتوانی و ئەیزانی چی ڕاستە چی دروست. ئەمە ئینسانێ بوو ئەیزانی چی عیلمە چی عیلم نییە، چی منتقیە چی منتقی نییە. ئەمە ئەو ئینسانە بوو ئەیتوانی کڵاوچێتی لە سەداقەت جگێ بکاتەوە، ساختەچێتی لە دروستی جگێ بکاتەوە. ئەم گشتە درۆ ئەیکەنە ناو زەهنە ئێمە چی لە ئێمە دروسەکە؟ ئینسانێ لە ئێمە ئەخولقێنێ وا پێوانەی هەڵسەنگاندنی نامێنێت، قووەی تەمیزی نامێنێت. یعنی ئینسانی ڕۆژی نازانێت چی ڕاستە چی دروست، نازانێت چی ئەخلاقیە و چی ئەخلاقی نییە. ئەخلاق بە معنای مۆراڵ، مۆراڵەتی، ئەتیک، چی خاسە چی خراوە. وەختی تۆ ئەمانتە نەزانی لە ئەو کردە، لە ئەو کردە کە ئەبێ بیکەی و کردێکی ئینسانیە و کوردیە و دوورەکەوی تۆ، غەڵەت حرەکەتەکەی، ئشتبا حرەکەتەکەی. بۆیە ئێمە ئەوسا لە زوانە دایکیە خۆمانە هەر کاممان بۆ ئینسانێک کە سفڵە بوو، بۆ ئینسانێک کە حەقی نان و نەمەکی نەبوو، وەفای نەبوو، پیاگ نەبوو، سادق نەبوو، نهێنی پارێز نەبوو، ڕازدار نەبوو، و تەمامی ئەو سەفەتانەی کە ئێوە ئەیزانن بە کاورایان وت بێ سفەت، یان و فرە ئینسانە بێ سفەتێکە.
هەر لە کناری ئەمەی کە من وتم لە ئەو دەقە گۆرانیەی کە ئێژێت نەکچوون ئاناون شەرتش نەکاور بۆ گا خاڵ گا یاور گاناد یاور بۆ گاگاو چون نەزان دنیاش دەمدەم بۆ دەمدەمی مەزاجوێت لەحزە لەحزە بگۆڕێت پرنسیپی نەوێت ئوسولی نەوێت گاگاو چون نەزان دنیاش دەمدەم بۆ گاگاو تاوڵە ترش گاو خاڵ غەم بۆ لەذا هەر ئەو سایش وتیانە لەم سەرزەمینە کوردەوارە هەر کەس بزاون و قەدرە سەناوتش یعنی هەر کەسێ قەدری سەنعەتی خۆی بزانێ هەر کەس بزاون و قەدرە سەناوتش یعنی بزانێ بۆ دروست کردیاگە چۆن دروست کردیاگە ئینسان چییە و ئینسانە کوردی چییە زەرەر نەیاوڕۆ پەی زەڕە و زاوتش هەی زەرەرێ نایرێ بۆ زەڕە و زاتە خۆی بۆیە ئەمانەی کە ئێمڕۆ خەریکن بە هەر دەسێک و لە ژێرە ناوە پسپۆڕ و دکتۆر و کەسانی دەرچوو کەسانی کەوانە ناوە مەراکزە ئەکەدەمیکە ئەمانە هەدەفیان ئەمەسە ئینسان نەزۆککەن ئینسان بێعەقڵکەن ئینسان نەزانێت چی خاسە چی خراوە ئێمە ئەوسا ئینسانێکمان بوو پیانەوت ئیبنە وەخت ئیبنە وەخت یعنێ ڕۆڵەی کات ڕۆڵەی زەمان ڕۆڵەی وەخت بە چ معنە بەو معنە کە لە هەر کوێ باتێ شەنەکە هەر کەس حاکەمە ئەمنۆ کەرێسی بە قەوڵێ ڕواتە ناو شارە کوێران دەسەگرێتە سەر چاوخۆی بەمە ئێژن لە فەرهەنگ غەربا ئێژن ئۆپۆرتۆنیست کابرایەکی ئۆپۆرتۆنیستە یعنی ئیبنە وەختە یعنی ئەم ئینسانە هیچ ئوسوولێکی بۆ خۆی نییە هیچ ئەسڵێکی نییە و هەموو شتێکە خاتە ژێرە پێی خۆی بزانن من پێشووتریش لە دیبێتەکانە تراوتم گەیژینە سەردەمانێک ئێژن هیچ شتێ ڕەش و سپی نییە خۆڵەمێشیە خۆڵەمێشی لە تەرکیبە ڕەش و سپی دروسەبێ ئەم جوملە تەناقوزی واتیە ئەم جوملە منطقی نییە چون تۆ ئێشی ئەوڵ دەفعە بزانی ڕەش چییە و پاشان بزانی سپی چییە وەختێ زانیت ئەمە ڕەشە و ئەمە سپیە ئیتر تۆ ناتوانی نێوان نێوە ئەمانە بە عینوانە خاسی قبولکەی بزان ڕەشی یعنێ چەپەڵی خراوی جنایەت بێ ئەخلاقی سپیبوون یعنێ خاسی باشی و هەرچی سەفاتی خاسە وەختێ تۆ بزانی ئەمە خاسەس و ئەمە خراوەس ناتوانی خاسە و خراوە تێکەڵکەی بێژی ئەمە خاس خراوە و خاس خراو خاسە ناتوانی ئەمە منطقەن باتڵە ئەم قسە بۆ کێ ئەکەن بۆ کەسانێ لە دنیای ئەمڕۆ کە ئەو کەسانەی خەریکن ئەم جەهانە ئەڕانن و هەوسار ئەم جەهانیان ئەگەر کەسە دەسۆ وا ئەکەن بە مردمەکە لەبەرەوەی مردمەکە بێ دەسەڵات بن لە ئینسانیەت دەربێن لە دنیای ئەمڕۆ شتێک دروست بووگە بە ناوی ئیبنە سەفەت یعنی ئێمە لە ڕاپەڕینی کوردەوارە سەربەخۆ پێی ئێژین ئیبنە سەفەت منیستە پێناسەیم ئیبنە سەفەتە ئەەکەم ئێوە بزانن ئیبنە سەفەت کێس ئیبنە سەفەت ئینسانێکە کە هیچ سەفەتێک و
هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتی نییە، بەجێ و ماوی بۆ نییە. مەسەلەن سەخاوەت، هونەرمەندی، جوانناسی، علم، تێگەیشتووی، بوێری، دلێری، وەفا، قارەمانی، نان و نەمەکناسی و تەمامی ئەوانەی کە لە سەرزەمینە ئێمە بە عنوانە سفات ئینسانە کوردی بەکاربریاگن. شاوی ساحێ و سەفەت بوون، شاو شیرین سواور بوون، شاو شیرین بەشەر بوون، کردەی کردەداوڕ بوون. وەختی تۆ ئەمانتە نەبوو و ساحێبە ئەمانە نەبووی، وەختی تۆ فەرزەندە هونەر نەبووی، ئەو جار ئەبێ بە زرنگی خۆت بوو خۆت سفەت بەدەستبێری. تا تۆ تۆزێک پیاوەتیشت تیابێ، تۆزێ تێگەیشتوویشت تیابێ، تۆزێ شیکبوونیشت تیابێ، تۆزێ سەداقەتیشت تیابێ، ئەمانە چۆن تۆ دەستەبەریەکەی بۆ خۆت؟ چۆن دەستەبەریەکەی؟ تۆ حەج کام لەمانتە کە خۆتان نەهاوردگە، حەج کام لەمانتە بەدەست نەهاوردگە، بە حەج کام لەمانە پێناسە ناکری، بەڵام ئاسانە بەدەستی بێری، فرا ئاسانە. ئیتر کۆمەڵگا ناوێتۆ جێگای کێ بڕکێی سەفاتی ئینسانی گەورە، بەڵکو ئەو کەسانەی کە کۆمەڵگای تۆیان داگیر کردگە کەسانێک بۆ تۆ بەرزەوە ئەکەنەوە و هەر کام لەمانە نەمادی شتێکن و تۆ کە خۆت ئەهەسووی پێیانە هایژن ئینسان با بەلای خیگا چەورەوێ کە خۆت هەسووی پێیا چەورەوی. بەڵام شەرت و شروتی هەست. ئینسانێک کە بێ هیچ سفەتێک بوون پەیاکە لە کۆمەڵگایەک بە شوێن سفاتێک ئەچێت کە خەتەری نەوێ. مەسەڵەن ئەگەر لە کۆمەڵگای ئێمە ئەو مەفهومەی کە من بەدڵم نییەوە مەفهومێکی نەزۆکە بەڵام ئێوە لێی تێگەن من مەبەستم چێ چوون باوە لە ناوە خۆتانە، مەسەڵەن کابرا کوردپەروەری حەسبەیەکە، بەڵام کوردپەروەری تاوانە گەورەی هەست. تۆ دەبێ ئینسانە کوردی بی، دەبێت لەسەر اختیار خۆت بوێسی، دەبێت لەگەڵ جەهانێکا کە دیگەری تۆس و لە بەرامبرە تواوێسیاکە بوێسی. دێ ئەمە سەختە بە ئەو ناکری. بەبێت و حەکایەتە یە سریاڵێک بوو لە ئێرانە ئەیدا سریاڵە تەنز بوو بە ناوە بەرەرە. ئێران منزورم کۆرپۆرێشنە ئێرانیە. ئەم کۆرپۆرێشنە ئێرانی دروستی کردو پیانەوت بەرەرە. شیرفەرهادە ناوە بەرەرە وتی من گەرەکمە 2500 من بەم و کلکەوانەیە بۆ لەیلون بۆ خاتریوەی ناوم بڕواتە ناوە کتێوە تاریخە بەرەرە. یەکێکی تریان وتی تۆ ئینسانە ئەحمەقێکی بێ بچۆ 50 من بەوە بەگووری تاریخ نویس بوو، 50 من بەوە بەگووری ناو دەخاتە ناوە تاریخە بەرەرە. ئێژێ 2500 من داوە کلکەوانەیە. ئەمانەی کە بە شوێنە سەفەتا ئەگەڕێن ئیبنە سەفەتن ناچن بە شوێنە سەفەتێکە خەتەرناک بێ. یانێ وەختی خۆی تێ بە هەسوێن ئەمانیش گرفتار بوون ئەڕۆن بە شوێنی ئەو هەیکەلانەی کە ئامین و سەلیمن، هەم خاسیانەکە هەم گەورەیان ئەکا هەم ئەمانیشی شتێکن و هەم کەسێکیش دەستیان بۆ ناوات و گشتی حەزی پێکات و حاکمیت حەزی پێکات و دەوڵەت حەزی پێکات و کەسکاری بەکاریانۆ نییە و لە سەریانەوە ناکەوێ، یانێ ناکەونە شوێنیان ناگیرێ. من ئەم مەقولە ئەکەم و وازیەکەم منزورم چییە؟ بزانن کاک جەلالە مەلەک شا فەوتی کرد. ئێمە لەگرا هیچ پێوانەی قزاوەتێکمان نییە دانیشین قزاوەت کەین کارەکانم ئاغا کە چەنێ شێعرە و ئەم شێعرە چەنێ لە لەحازە ئەدەبی و مەتنێکی فاخرە
و ئەم کەلامەکە ئەم ئاغاگەرێکی سی بیگەێنێت یەک نەزمێک یەک جەهانبینیەک یەک تەفەککورێکی وا لە پشتە و خەریکە لە فەرایەندی کابرە و جێگەیەک ئەڕوا ئوسولاً بە بڕوای من شێعریانێ ماناکردنەوە هەوڵدان بۆ ماناکردن و تاریفکردنە شتێک کە تاریف ناوێت کە تۆ ناتوانی تاریفیکەی. مەسەڵەن تۆ ناتوانی دڵتەنگی تاریفکەی، ناتوانی بێژی چەنێ دڵتەنگی. مثالمدا مەسەڵەن ئێوە بیستکتانە لە خەڵکە ئەوامە خۆمان، مەسەڵەن ئەوامانە من ئەگەر ئیستە زەنگ بەم بۆ دایک خوام کەوا لە کرماشانە فرە دڵتەنگیمی، نازانم چەنێ دڵتەنگیمی، نازانم ئەم دڵتەنگیە چۆنە. مەسەڵەن خەڵک ئەوامانە ئەیوت هەر لە لەندەن و حتا کرماشان دڵتەنگتم، یانێ فکرێک لە مەسیرە توولانیە درێژە کە بە پێبی وەڕی ساڵیان توولە کێشێ یا بە هەواپەیمانەوە ساعەت توولە کێشێ ئەو نەدڵتەنگتم. چون تۆ ناتوانی بێژی دڵتەنگی چه شەکڵیە، تۆ ناتوانی جوانی و ئەو لەزەتەی کە لە جوانیەکە لە دەقیقەیەکە ئایگری لە سانیەیەکە ئایگریت وەسفیکەی. وەختی دەست ئەوەی بۆ قەڵەم محاولە ئەەکەی بەشێکی بێژیت، محاولە ئەەکەی جۆری بە ئێمەی بگەێنیت، تەشبیهەکەی هەڵیە سنگێنی بە ئەم بە ئەو بەو شتە وەکو ئەمە، وەکو فڵانە شت خۆشە، وەکو بیسانە چت خۆشە. لذا هەموو تەلاشە خۆ دەکەی ئەمەوێت و شێعر. جا کەس هەیە قەشەنگەم کارەکە، مەسەڵەن حەسێکی هەست بە ناوی دڵتەنگی، حەسێکی هەست بە ناوی جوانپەرستی، حەسێکی هەست بە ناوی قارەمانی. محاولەکە ئەوە باش ئەمە ئێژێت، جۆرێک ئێژێتی کە کەس ناتوانێ بێژێتی. مثالێکە دەم با من ئەمە بکەمەوە مادام چوو مەسەلە جەلالە مەلەکشا. ئەمە بارها مثال هاوردگەم. هەر لەم متونە خروجیە تەکایایە جوولەکە ساختە کەسێکەس بە ناوە مەولەوی شعرێک ئێژێت کە من یەک بەیتی یەک دیڕیم پێشاهکارە. مەسەڵەن ئێوە تەسەور بکەن کەسێکتان خۆشگەرەکە، کەنیشکێکتان خۆشگەرەکە، پیاەکتان خۆشگەرەکە، بەڵام ئەم پیاگە بۆ ئێوە دەست نادا، ئەم کەنیشکە بۆ ئێوە دەست نادا. کەنیشکەکە بە هەر دەلیلێ مەرتەبەتی وا لەسەرا فرە زەریفە، پیاکە فرە قودرەتمەندە، فرە مەشهورە، دەستان ناکەفێ پێی، بەڵام یەک جار حەزی پێیەکەن کە ئەیوێنن تەواوە گیانتان تێتە هەشۆکە، کە ناوی تێرن لە ژێرە پێستا چمانی شادی ئەڕقسێ، ناتوانی وەسفیکەی، نازانی چه شەکڵیە. مۆلەوی بۆم حاڵەتە ئێژێ نەیاراوی خەیاڵ وساڵە تۆ من، نەتاو بە دووری خەیاڵە تۆ من. بە نەزەرە من محاولەیەکی قەشەنگی کردگە، شتە زەریفێکی وتکە. بە چه سوورەتێ؟ نەیاراوی خەیاڵ وساڵە تۆ من. ئینسان لە خەیاڵە ئەتوانێ بێ سنوور بفڕێ، بێ سنوور خیاڵ بڕوا، هیچ سنوورێکی نییە خیاڵ. کەواتە تۆ لە خیاڵە بێ سنووری، تۆ لە خیاڵە بێ سنووری. واتە نەک لەم دنیای واقعە، نەک لەم دنیای مادیە کە پڕە لە چاڵ و بەرد و دەسەناز و پڕە لە ئەنوا و ئەقسامی شت. نە، لە دنیای خەیاڵا کە تۆ بێ سنوور ئەڕۆی، قودرەتە مطلقی. من نەیاراوی خیاڵ و ساڵە تۆ من ناتوانم ئەو خیاڵە بکەم کە بە تۆ ئەگەم، یاراوی ئەو خیاڵم نییە کە بە تۆ ئەگەم. نەیاراوی خەیاڵ وساڵە تۆ من، کەواتە من لە خەیاڵیشا توانم نییە ئەو خەیاڵە بکەم کە لە خەیاڵیشا بە تۆ ئەگەم، بەڵام نەتاو بە دووری خەیاڵە تۆ من. بەڵام نایشتوانم لەو خەیاڵەی تۆ دوور کەومەوە، یعنی لەحزەی ناتوانم تاب بێرم، تحملکەم بێ خەیاڵە تۆ بژین. کەواتە نەیاراوی خەیاڵ وساڵە تۆ من،
نەتاو بە دووری خەیاڵە تۆ من دڵمەندەن نەبەین خەوف و ڕەجادا. ئەگەر تۆ ئەو حاڵەتت بەسەر نەیە نافەهمی مەولەوی بالئەخەرە تەلاشی کردگە بە جۆرێک تەسویرێک بکات لەو حاڵەتەی کە بۆی پێشاتگە و بەمە ئێژن شێعر کە من ئەو ڕۆژە تەفاوتیم تەکە نەزماوت جای سەبابێنە سەر داستانە مەرحومە کاک جەلالە مەلەکشا. حتمما کاک جەلالە مەلەکشا بە نسبەتە کەسانێکی تر کە بە خۆیان ئێژن شاعرتر بووگە حتمما. بەڵام ئەگەر قەرارە ئەم شعرە ئەم مەعنا و مەفهومێکی بوێت و خەراروێت خەی سەیرە تەفەکر و جەهانبینیە تەعقیبکە من ئەم شتمەنە کاک جەلالە مەلەکشا نەدیگە. ئەمما بۆ مردم ئەڕوات پرۆفایلەکەی ئەگۆڕێ بە عەکسە کاک جەلالە مەلەکشا. من نەمگەرەکە لەگرا غەدرێ بکەم لە حەقە کاک جەلالە مەلەکشا چون فکرەکەم جەلالە مەلەکشا یەکێک لە مەزڵوم تەرینیان بوو. من گەرەکم نییە خوا نەخواسە حەملە بەر ئەوە بوێت کە ئێمە گەرەکمانە حەملەیەک بە ئینسانە بکەین. نە، من گەرەکمە تەحلیلە ئیتفاقێ بکەم کە کەوتەگە چون بەر لە جەلالە مەلەکشا شەجەریان مرد و ئێمە واکوونەشەکەی شەجەریانمان دی و چاومان پێکەوت. بۆیە من گەرەکمە تەوزیح ئەمە بدەم. بزانن ئینسان بەعام ناتوانێت ئینسانێکی تری خۆشگەرەکوێ بە تایبەتی ئینسان هەم ڕۆژگارە لە خەیاڵە چرا. مەسەڵەن مردم کوردی وەکو کەلەمەی کورد خۆشگەرەکە بەڵام وەختی کورد دەوێت و کاکە ئەحمە و کاکە عەلی و کاکە تەقی و کاکە نەقی و ئەمانە کاوراقینی تێلی حەز ناکە کاکە نەقی بوێنێ بێزیان لێکات و نزیکیان ناوێتەوە یاوێتە کوردە عێراقی یاوێتە کوردە ئێرانی یاوێتە کوردە تورکی کەس حەز ناکە یەکتری بوێنێ و لەم گشتی لە دوورە حەزەکا بە کورد. گشتی ئێژێ ئاخ کورد بێتۆ شتێ بەڵام گشتیشی لە دوور و گشتیشی لە نزیک و خۆی خائینە خۆی جاسوسە خۆی درۆزنە خۆی خەڵکە داوە و خۆی خەڵک پەشیمانەکاتەوە خۆی ئینسانە خوێڕی دروزەکە. چۆنە دلیلی ئەمەسە کە مردم لە نزیک و وەختی نزیکەوێتەوە شتێ حەزی پێ ناکەن بەڵام بە قسە حەزی پێکەن یعنی بە خیاڵ و بە شتێکی ئینتزاعی حەزی پێکەن. لەذا ئەمەی کە تۆ ئەیوێنیت ئەبێ بە واکۆنشم مردم دا لە بەر تێگەیشت بوونە مردمە نییە. مەسەڵەن ئەمانە تێگەی بوون کە کوردی خەسارێکی گەورەی کردگە یە ئەدیبێکی فەرهیختەی لە دەستداگە. دەیەم ئەدیبە فەرهیختە چی ئەوەت؟ هیچ گزارش نادا کە چی ئەوەت. مەسەڵەن من دیگمە دانەی شێعریان شێر کردگە ئەیگەڕێنن ئەژێ کاش ئەو ڕۆژە بوێنم کە کاوەی کوڕم لە ناو گاراجەکەی سنا ئەشنەفێ دێژن بۆ سلێمانی مەسەڵەن. خۆ کچێمە یە حەسرەتێکە خەیلی قەشەنگ بووەم حەسرەتێکە دەوە خەڵکی ئیسەیچە لە سنە قاوەکە سلێمانی کارێکی نیە لە سنە قاوەکە ئەسەمۆ دیار بەکرد هەیەتر ئەمە خیاڵێکی دەست نافتنی بوو. پشتە ئەمە چی هەست؟ پشتە ئەم غڵۆڤە چی ئەم شێعرە گەرەکی چی پەیامێ بگەێنیت؟ بۆ نەیتوانی گەل لە تۆی ئینسانی دروستکات ڕێک و پێکە کوردی؟ پس تۆ ئەوێنین لەگرا شاعریەکە مهم نییە لەگرا یەکچت مهمە یەکچت شۆهرەتە جەلالە مەلەکشا. جەلالە مەلەکشا بە هەرچی بەو تەمەنەی کە 70 ساڵی بوو 80 ساڵی بوو هەرچەندێکی بوو یە شۆهرەتێکی بەدەست هاورد بەم شێرانەی کەوتی بەم ئەمە دیوەی کە کردی بەم ساپۆرتەی کە بڕێ ئەحزاب لێیان کرد بەم ژیانە پڕ هەڵدێر و هەڵسو کەوتەی کە بووی یە شۆهرەتێکی پێیا کرد. تا زمانی خود جەلالە مەلەکشا زێنەگە خۆب تەبیعەتەن خۆی ساحێوە شۆهرەتە خۆیسی کەس ناتوانێت بێتەوە جەلالە مەلەکشا. لەذا هەر کەسێ نزیکە جەلالە مەلەکشا بوێتەوە یا ئێشێ بە ئەندازەی شۆهرەتەکەی بە ئەو نەفع بگەیەنیت
یا ئەمەی کە مەقتەعی شتێک ئەدا بە جەلالە مەلەکشا کە شتێک لە جەلالە مەلەکشا بگرێ. کەی جەلالە مەلەکشا حاڵەتە عمومی پەیا ئەکا، کەی ئیتر لە مڵکیەت دەرتێوە تەبدیلەوێ بە مڵکە گشتی، وەختێ ئەمرێ. وەختی جەلالە مەلەکشا ئەمرێ، مەسەڵەن حەسەن زیرەک حتا مابوو، کەس قاوی لێ نەیەکرد کۆنسرتێکی بۆ دابنی حەسەن زیرەک 500,000 تمەنی دەستکەوێ. بەڵام وەختی حەسەن زیرەک مرد، هەر نەنە قەمەری لەو لاوە هەڵەساوەی و مەرحوم مامۆستایی گەورەی کورد مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی زۆر پیرۆز بوو، شەوێ لە ماڵمان بوو. ئەمە خەریک بوو خۆی ئەکردە شەریکە سفەتە حەسەن زیرەک. تەوەجۆکەن وەختی جەلالە مەلەکشا ئەمرێت، جەلالە مەلەکشا شۆهرەتەکەی ئیتر ساحەوی نامێنێ، شۆهرەتەکەی عمومیەوە ئەوێتەوە. لذا وەخت پەیا ئەکەن خەڵکی بەشێک تیکەیەک لەم شۆهرەتە جەلالە مەلەکشا بۆ خۆیان بکەنن، تا بەشێک لەحزەئی مەقتەعی سەفەتێ پەیاکەن. تۆ حەز بە جەلالە مەلەکشاکەی تەبیعەتەن ئیتر ئەوی تۆ کورتپەروەرە، ئەوی تۆ ئەدیب دۆس، ئەوی تۆ کورد دۆس، ئەوی تۆ کورد باز، ئەوی تۆ هەرچی شتە باز، لەحزەیەک هەرچیتە قاڵبە جەلالە مەلەکشا. ئەمە بۆ شەجەریانیش وا بوو، بۆ شەجەریانیش هەرەوەسە، هەرچی قاڵبەکە گەورەتر و شۆهرەتەکە گەورەتر بێت، میزانە مشارەکەت گەورەترە. مەسەڵەن کابرای سلێمانەی ئەسڵەن فارسی نازانێت، فارسی شاید کوێ کارگەری کردوێت یا کوێ کلاسێکی دوێ سەلام عەزیزەم و جوونەم و جگەرەم و تاتارانی کوێ تا شمالێ بڕوا خەریدێ بکە. بەڵام ئەمە فارسی زانی نییە. فارسی ئەوەسە تۆ بتوانی وەختی شەجەریان ئەخوێنێ شعرێکی سەعدی تێبگەی. تێناگەی درۆەکەی. بەتایبەتی کە موسیقیە شەرق کەلام محوەرە، تۆ کە لە کەلام تێناگەی غەڵەتەکەیژی من حەزەکەم بەمە تێناگەیتر. ئەگەر هەر دەنگ وایە کاورا هاهاها هۆی ئەکرد بۆ تۆ تەواو بڕیاوە، ئێتر مەسەڵەن غەزەلێکی نایە خوێن بەناوی غەزەل حافز، دەی بۆ کاورا لە سلێمانی لە حافزیش تێ ناگا و لە مەولەویش تێ ناگا و لە سەعدیش تێ ناگا، حەزەکا بۆ شوجەیران، جا پێژن شوجەیران. بە قەوڵ خۆی معجبە بە شوجەیران. دلیلی هەست ئەم شەجەریانە یەک کۆرپۆریشنێکی ئێرانی بە یەکسری تەسویر ووا لە پشتیا، فیلم، سریاڵ، دەوڵەت، فشەکردن، تاریخ، درۆ، ئامانە گشتی وا لە پشتا. بە ئەم شەجەریانە یە شۆهرەتێکیان داگە. ئێستا شوجەیران مردەگە، هەر کەسێ واوە شوێنە ئەوە یە تیکەی بۆ خۆی بکەنێ بیدا لە خۆی. بۆ کێ؟ بۆ ئینسانهایە کە سەفەتیان نییە. ئەم ئینسانەوە بێسەفەت هات کەسە دنیا، سەفەتی نییە. نەشای شیرین بەشەرە، نەشای شیرین سوارە، نەسادقە، نەکردەی کردە دارە، نەکردی کردە، نەهونەرمەندە. وەختی هیچ کام لەمانە نییە و هیچ تەلاشێ بۆمانە ناکا، لذا هەر لەحزە خۆی بە شتێ پەڕەکات و سفەتێ بگرێ، لەم سفەت ئەقونێ بۆ و سفەت لەو سفەت ئەقونێ بۆ. ئەمە خەریکە و هەرچی دەسە خەریکە، بەشک و تۆزی ئیدامە بتوانێ بە. لذا مەسەڵەن وەختی تۆ وێنی کابرا کاربەرێکی فەزای مەجازی ئەوینێم ئاغا نەشەهامەتی واتیان، نەخیرەتی واتیان، نەسەخاوەتی واتیان، نەچوار ڕەفیقی هەست، نەپەیوەندی کۆمەڵایەتی بتەوی هەست، نە ئینسانێکی سەرزەمین دۆسە، نە ئینسانێکی احترام بەخۆدانێرە، نە ئینسانێکی لە خۆباییە، نە ئینسانێکی غروورمەندە. هیچ کام لەمانە نییە. بەڵام چییە؟ مەسەڵەن عەکسە شێرکۆ بێکەسدانێ، چییە عەکسە ئەحمەدە شاملوودانێ، گارسیا مارکێزدانێ، نادیا موراددانێ، چوزانم یە مودەتی ئەو پەلکە شۆڕەکانە پەکەکە دائنیا و حەزی پێ کرد و بڵاویە کرد و یا مودەتی ئەو عەکسەکەی یارۆ کاورای و والەگرا و قەلبم والەگرا و کوردستان و کرد مەسەگرا و گشتی دەستوە دەستیەکرەمانە. ئەم مەردمە چین قارەمانن، ئەم مەردمە چین کەی لە وەتەنن، ئەم مەردمە کوردە
نەقین چین نەمانە کورد یاخین بە معنای جەهانە کوردیەکە نە ئەم مەردەمە هیچ کام لەمانە نین هیچ کام لەمانە نین ئەم مەردەمە بێ سەفەتە بێ سەفەت کریاگە سەفەتی نییە کە سەفەتی نییە ئەگەڕێ بە شوێنە ئەم جۆرەوە و فرسەتانە کە بۆی دەسەدا سەفەتێ بگرێت و قەیخۆیوە وە بێخەتەر ئێشێ بێخەتەر وێ ئەم سفەتەکە ئیگرێ بێ بابا شەهامەت خۆ هەروە ئاسان نییە من کواتوانم بکەم و شمشێرەکان لە خیابانە دانەی دەوڵەتی ئێرانی پەلامارمیدا لێی دەم تا پێم بێژن پیاە باشە هامەتێک و کوا من کاوراجمێنم پێ ئەدات حەتکە حرمەتمەکە دەست ئەوە بۆ نەوامی سن دەست ئەوە بۆ هەرچی چشتمە ئەتوانم مقاومەت کەم خۆ ناتوانم ئەمگارە بکەم نایکەم وەختی ئەمە خەتەری واتیان نایکەم کەی کە شەهامەتی پێژن ئەمە خەتەر ناکە وەچی ئێژن شەهامەت وەوەی کە بڕۆم ژنێ لە وەسەتە خیابان ڕووسەریەکەی دەرتێرێ فیلمی دەر بگرن بێژم درود بەرەو شەرەفت درود بەرەو شەرەفت درود بەرەو شەرەفت ئەمە ئیتر ئەوجی شەهامەتە تۆجۆکەن ئەمە ئیتر ڕادیکاڵتەرین شەهامەتە تۆ هەسە شەهامەت ئەوەسە تۆ عەلا ڕەقمە کۆرۆنا وا ناچیتە پرسەی باوکە بڕۆیتە پرسەی کێ کاک جەلالە مەلەکشا تۆ ئەمە بۆ جەلالە مەلەکشا ناکەی تۆ ئەمە بۆ خوات ئەەکەی تۆ ئالەگرا هاتکی دزیەکەی جەلالە مەلەکشا حتا زێنێ گوێ تۆ ناوگەلەکە مشکڵ سازە کاکە یعنی چی مەسەڵەن سە پەیمانە حەیدەری مەتنە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆی دانیاگە وەرد و درس لە کوردەواری داگیرکراو لەلایەن ئێرانەوە تا کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و خەریکە لەم مەتنی منە کەڵک وەرەگرێ مەفاهیم هەڵەگرێ دەرس وەرەگرێ کەڵکی لێگرێ بەڵام تا پەیمان زێنەگوێت نای کەس خۆی نادا بەلای ڕاپەڕینە بۆ چون پەیمان زێنەگە پەیمان زێنەگە و وەختی من زێنەگەم ئەو ناتوانێت بێت و وەرەسەی من ناتوانێت بێت و میرات خۆرە من ناتوانێت چون خۆم زێنەگەم ئێشی هەرچی خەڵاتە بێریتی بیدا بەخۆم دەینایدا نایکە بۆ بیکە وەختێ من مردم جا مەتنەکە کە بەجێم هێشتگا بێتەوە مەڵکە گشتی وەختی خۆیشم مردم ساحەوی نامێنێ جا ئەوێتەوە سیمڕ لەسەر چی یەکێژێ سیۆری زل بوو یەکێژە پیا قەشەنگێ بوو یەکێژە فرەژیر بوو یەکێژە تاکە فیلسوف دنیا بوو ئەم ئەسە بازار بێ سفەتان پیا ئەوێت ئەو جارە تێنە بەر و حەزی پێەکەن و ئەمانە با من جوابێکی دانەیەک لە بەشداربووانە ناوە لایڤەکە بە مۆنوساگەسی شەهامەت ئەوەسە گوێن بە گوێندان شەهامەتی گەرەکە ئاغایە پاری پار شەهامەتی گەرەکە چون مەسئولیەتەکەوێتە سەرشانە چون تەبعاتی هەست وەزوانە دایکی تۆ ئێژن حەڵاڵخۆری کەم دەسەڵاتیە تۆجۆکەین تۆ وەختی جورئەتە نەبوو بەرامبەر بە شتێک کە ئەزیەتە ئەکا وە شتێک کە مشکڵی هەست وەکو خۆی بەرخوردکەی چون تۆ تەبعاتیت نەگەرەکە مەسەڵەن تۆ ئەترسی پێت بێژن بێتەربیەتی تۆ واقعاً تەربیەتە نییە چون ئەدەب ئەوەسە تۆ ئادابە هەر مەکانێک کە ڕۆیتە ناوی و هەر مەجلسێک کە ڕۆیتە ناوی بزانی ئاداب مبارزە ئەمەسە تەماشا کە تۆ ئەچیتە دکتۆر و تۆ نایژێت تۆ شەرواڵەکە دامەکەنە خانمێک وەختی ئەوەیتە دکتۆر پزیشکە ژنانە پیاگیشە تۆ نایژی بۆت نییە ژنەکە مەعاینەکەی چون جێگەکە فەرقەکە دروسە کاورا پیاگە وەلێ ئەو وا لە جێگەی دکتۆرا دانیشتگە ژنە تۆ نەخۆشە تەرەشحاتە عفونی هەست و لە زایشێ واژەنی مەعاینە بکرێ بۆیە تۆ خیرەت نادگرێ پێت بەر ناخوا کاورا قەشەنگ ژنەکەی تۆ ئەم دیوە و دی و مەعاینەکە هیچ ئیمکانی هەست لە پەنس و میلەیش ئستفادەکە بۆ نمونە بەرداری و تۆ ئەیوێنی پس ئەو دکتۆرە بێئەدەب نییە تەوەجۆکەی خاملەن خەریکە بە ئەدەبە شغڵەکەی خۆی کارەکە ئەزانی چێ بێ ئەدەبە
ئێژن مەلایە لە شاری پاوە لێباسی ژێری ژنانی ئەفرۆشت، مەلا بوو، شورت و سووتێنی ئەفرۆشت. ژن ئەچوو ئەی و مامۆسا سووتێنی سایزی مەسەڵەن 85 بارێ، مامۆسا وە مەقاش سووتێنەکەی دەرە هاوردەی داوە خەڵکی، ئەوە بێئەدەبیە. حاڵی بووی ئەوە بێئەدەبیە. من وامە ناوە مبارزە. ئەم کۆمەڵگای ئێمە داوکار دەورین، مردم ژەهر خوارد کریاگە، مردم ئەحمەق کریاگە، خەریکم ئەوەی ناساڵمە ساڵمی ئەەکەمەوە. بزانە ئەوسا خەڵکە ڕووی بۆ لای جۆڵا دەسی ئەشکیا، دەسی لار ئەگیریاوە، جۆڵا دەسی ئەشکاندۆ تا دووبارە ڕێک و پێک بیگرێتەوە. هەڵێوی تۆ لە هەر مەرحەلەیەکە ئەو وەڵان ئێشێ پارەدایمە حازر بڕۆخێنی تا بتوانی پارەدایمە خوات بێری. ئەمانە عەزیزەکەم لە نادانیە تۆست و ئەدەبە مەجلسە نییە، نافەهمی ئەدەب یعنی چی. براگیان تۆ نان خواردن نازانی نان بخۆی، باوەڕکە چە بەڕەسێ بەمەی کە بفەهمی چی ئەدەبە چی ئەدەب نییە. عەزیزم تۆ ئینسانە دنیای ئەمڕۆ نییە تۆ هەرچی شتە تێکەڵە کردگە. ئەمە جامعەز ئەمە ملیۆنها ئینسانی واتیا، هەر ئینسانێک کاراکتەرێکی جۆرا و جۆری هەست. ئێمە تەکە مەسائلە جددیە دەست بەیەخین، تەکە مەسائلێ کە بە هەستی بە بوونە بە شەری ڕەبتی هەست. حاڵی بووی تا ئەمانە بفەهمیت. مەسیحە دیگە وایژن ئەیود ئەگەر دایان لە ملات ئەو لای شەبێرە لێ بدەن. هەرم مەسیحە لە ناو کتاوە مقدسە جمێن ئەداوە کاهنانی یەهودی. هەڵبووین هەر ئەو کتاوە قورئانە جمێن ئەداوە کاهنانی یەهودی، جمێن ئەداوە ئەبوو لەهەب با بفەهمی. ئادەیت تۆ دەهاتی یعنی تۆسعڵ پەیانە کردە، یعنی نیتە دنیای ئەمڕۆوە گەوجێکی حاڵی نییە چەخەوەرە. تۆ وە ئەندازەی ئەوەی کە سکە پڕکەیت و بڕۆیتە توالت و بیت و ئەزانی. ئەرێ وەڵا سوالکردن ئەزانی، ئەرێ وەڵا ماستاوکردن ئەزانی، ئەرێ وەڵا هەرچی کونە ئەزانی، دوو قرانە دەستکەوێ وە ڕەزاڵەت ئەوە ئەزانیت، حەجی تریتر نازانیت. ئەوەی سەفەت بێت وە سەفەتە بەرزە ئینسان بێ نایزانیت. ئەم تەوزیحە واجب و چون فرە کەسێک حتمما ئەم تەسەورەی هەزوە هەم کاوراوتی ئیسەمە خەریکم تۆ فێرەکەم بفەهمی چه خەوەرە، بفەهمی وەختی تۆ عەکسە جەلالە مەلەکشات داعنیتە پرۆفایلەکەت دلیلی ئەوە نییە تۆ ئەدەب و ئەدەبیات ئەناسی، دلیلی ئەوە نییە جەلالە مەلەکشا ئینسانە گەورەیەکی فەرهیختە بووگە کە یەک تەفەککورە کوردیەکی هاورگن لە قاڵبە شێعرا داگێسیە دەرەوە. نه، دلیلی ئەوەسە جەلالە مەلەکشاوە چنگە ڕووکەوێ و حەچی بووێ یە شۆهرەتێکی نیاوە یەکۆ ئیستە جەلالە مەلەکشا کەمرد شۆرەتەکەی بێساحێو بوو، تۆ چووی بەشێکی داکەنی بکەیتە بەرەخوات چون سەفەتە نییە. جەلالە مەلەکشایش کەرمیتە بێخەتەرە، تۆ ئیستە بە دانانە عەکس جەلالە مەلەکشای لە پرۆفایلەکەتا ئەوی تۆ ساحێوە کورتپەروەر بوون، ئەوی تۆ ساحێوە نیشتمان دۆست بوون، ئەوی تۆ ساحێوە کوردی باز بوون، حەزب زومانیە کوردیکردن، ئەوی تۆ ساحێوانە فرە بێخەتەرە، هیچ مشکڵێکی نییە. ئەیچی تۆ تەمامەم قارەمانی تێکرد ترجا تۆ نە پیاو نییە بایدی خۆت بێ کاورای بێ ئەدەب، دیدە تو بێ ئەدەبی. بۆ ئەوانەی کە بە دەنگ دیبەیتەکانە ڕاپەڕی گوێدەن ئێمە خەریشین لایف قسەکەین و هاوکات سەدها کەس خەریکن گوێدەن و کەسانێک دانیشن قسەکەن منیش بۆ خاتریەوەی بزانن. بەیانی لە ناوی ستادیۆمێکا قسەم کرد کاورا هێلکەی گرتێمان تەماتەی گرتێمان سەرڕشتەی کەلام لە دەسم دەرناچێ، ئەتوانم جواوشی بدەمەوە بوێسمیش تەماتەکەیشی با لە دەم و چاوم و قسەی خۆم بکەم و ماهیەتە قێزەونی دەربخەم، ئینسانە ئەحمەقە جاهلت دەهاتی دەربخەم. تەوەجۆکەم پس ئێمە ئەزانین ئەم جۆرە اتفاقاتانەی کە ئەکەفێ لە ناو جامعەی ئێمە
دا لەبەر فەرهیختەگی و گەورەیە مردمانە ئێمە نییە، دا لەبەر کاولیە ئێمەس و اتفاقە گەورەیە لە سەرزەمینە ئێمە کەفتگە. ئیمڕۆ لە دنیای کوردیە ئەوسا کورد مەشە شاوی شیرین سفەت وایە، شاوی شیرین سفەت وایە، وەلی ئەمڕۆ ئەوسا کاورا مەشیا شاوی کەنیشکەکە مەشیا شاوی شیرین شێوە وایە، شاوی نەونەمامان وایە. ئیستێشی شاخە ئینستاگرام بێت وەچی وە لێوە سیلیکۆنی و گۆپە سیلیکۆنی و سمتە سیلیکۆنی ئیشی شاخە ئینستاگرام بێ. ئەو تەکە ئەمە فەرقەکە، ئەوە تەکە ئەمە فەرقەکە، خەیلێ فەرقەکە تەکە یەکتریە، ئەمانە فەرقیانە زۆیەکەوە. وەختێ ئەوێ تۆ شاوی شیرین شێوە مەسرع بەعدیە مەسە شێوەی نازاراون گشتە دوا و پێوە، جایسەیشی بێ شێوەی نازاران دانەدانە پێناسەکەی کە تەمامە ئەم سفاتە لە وجودە یەک ئینسانە مەوجودە، لە وجودە ژنێکە مەوجودە. پس بێنەوە سەر ئەمەی کە اتفاقێکە کەوتکە لە دنیای ئەمڕۆ ئەمەسە کە ئیبن سفەت پەیا بووگە. ئیبن سفەت مردمانێکن بێ سفەت، وا لە هەر بۆنەیەک و لە هەر مەراسمێکە یەک سری سفەت ئەمانە ئەدەن لە خۆیان کە بێ خەتەرە، خەتەری نییە. مەسەڵەن حەزکردنە بە پەیمانە حەیدەری خەتەری هەست، خەیلی خەتەرناکە، مشکلی بۆ دروسەبێ، کاورا خۆی فۆرەن تەشخیسەدا، فەورەن تەشخیسەدا مشکلی بۆ دروسەبێ. دەرسورەتێکەوە نیە دەوڵەتە ئێرانی جورئەتەکە دەست بووە بۆ مەتنە ئێمە. دەوڵەتە ئێرانی ئەوڵ دەفعە، کۆرپۆریشنی ئێرانی ئەوڵ دەفعە دەبێ مەتنە ئێمە باتڵ کاتەوە، ئێمە بواتە مەوزع باتڵ و بعد بتوانێ حکم با بەرامبەر بە ئێمە بابیدا، با جورئەت بکا بیدات. ئەی بۆ خەڵک لە خۆیەوە ئەترسێ، چون خەڵک هەنووزیش ئەتوانێت تەشخیص بە کامە خەتەرە کامە خەتەر نییە. بۆیە تەرەفداریکردن جەلال مەلەکشا خەتەر نییە، لە کاورایە ئەحمەق بووچانی خەتەر نییە، ئەمە توڕەحاتێکەوە دەوڵەت خۆی گەرەکیسی حەزی پێکە خۆی ئەمە بڵاوەکاتەوە. ئەمە سەبارەت بەم مەوزوعە، با من ئەم مەوزوعە تۆزێ بکەمەوە باشتر لێ تێبگەین. من وەختی ئێژم مردمانە جامعی ئێمە ئەحمەقەکەن، ئەحمەقیان ئێمە تۆ ناتوانی ڕەش و سپیلەیەک تەشخیص بەی، تۆ ناتوانی شتێ علمە یا شتێ سودۆ ساینس و شکڵە علمە تەشخیصی بەی، نافەهمی. مەسەڵەن لە جامعی ئێمە ئەمڕۆ مشتێک کڵاو بەردار هاتکن لە ژێرە ناوەڕە دەروون ناس، ئێژێ مەسەڵەن شادبوون چۆنە؟ شادبوون یعنی قڕە پیرەژن زەرب دەرێ، کڵاشە هەورامی زەب دەرێ، عەزیزە وەیسی بتەوانە مەسەلەن ڕێواسە کەلیخان ئەوێت و شادی. ئەی خۆشی چییە؟ خۆشی سەیرانگای خاڵخاڵ زەب دەرێ، ویسکی پەنج پاڵەوان بتەوانێت دوو بزن بۆ کەواوکردن. ئەمە خۆشیە، ئەمە ڕەوانشەناسی جەدیدێژێ بە فۆرمۆڵە ڕیازی. ئەم فۆرمۆڵە جێبەجێ بکە جواوێ ئەوێتۆ خۆشی. ئەمە چی؟ ئەمە ڕەماڵیە کاکە، ئەمە کڵاو بەرداریە. کتاو ئەداتە دەرۆ 10 دانە ڕەمزی سەرکەوتن، 10 دانە ڕەمزی پوڵدار بوون، چۆن پوڵدار بووین، چۆن سەرکەوتو بووین، چۆن ژنێ خاسێک بووین، چۆن کوڕە خاسێک بووین، چۆن مناڵێکی خاص دروستکەین. ئەمە گشتی کڵاو بەرداریە، ئەمە گشتی چرت و پەرتە. مردم ئەحمەقەکەن، بەمانە مردم ئەحمەقەکەن و مردم ئەحمەقەوێ ناتوانێت تەشخیص بە. جای سەبابە مەسەر یەکسری مثال لە یەکسری مەسئلە تۆزێ بەحسەکەتان بۆ قوڵ بکەمەوە. بزانن ئمڕۆ لە ژێرە نظامە سوڵتەی جەهانیە کە گەرە کەسی بەشەر بیت لە ئازادی نەکاتەوە
و ها بە شوێنە قوربانی سازیاوە بە ئینسان ئێژێ لە ئەدەبیاتە پۆست مۆدێرنە مەفهومە ئازادی وای لە بینە خلیسکیانە لە ناوە ئینقیادەکانە تۆ بگەڕێ ئینقیادە جەدید بدوزەرەوە و بخلیسکێ لە بینیان ناو پێناسەیان کەمە پێژن ئازادی یەکێک لەمانە چییە؟ گرایشاتە جنسیە بە تایبەتی سکس و جنس و ئەمانە بە تەمامە بەعنا ئیمڕۆ خۆراکی هەست لە دنیا جا پرسیان لە خۆتان بکەن مثالێک بەمرێتە بزانن ئەگەر کەسێک وەکو ئەسێرە کەریم کەسێک وەکو ئەم دەڕوودافە سمزلانەی ناوە ئینستاگرام چی خان و نازانم کێ خاند و ئەم دەستگایانەوە جەدید هاتکن تێن سمتە خۆیان نیشانە دەن سمتە زل لە خۆیان و بایئەن و 400,000 نەفەر ئەحمەقە نەخۆش خەریکە تەماشایانەکە ئەمە بە ئێوە چیەژێ؟ ئەمە بە ئێوە چیەژێ؟ ئەکسەریەتە ئێوە ئێژن ئەم مەردمە برسین بۆ جنس بۆ سکس برسی سکسن نەخۆشە سکسن باوکەیان نەیان کردگە سمتێ زلێ ئەوێنن وەختی هار بوون 500,000 نەفەر خەریکە لایف تەماشای ئەسێرە کەریمەکە باشە ئەی ئەگەر چواردانە بیبەر و دانێ تەماتە و مریشکێک دابنی 500,000 نەفەر بێت سەیری بکات چۆن فکرەکەی تۆ ئێژێ مەردمە برسیە تەماتە و بیبەر و مریشکی نەدیگە خەریکە سەیریەکە وەختی گیانی دەربێ جایژێ کاورایە لە پاوە پوڵینە و کەواو بخوای دێ خەریکون کەواویانە خوارد ئەوان خەریکون کەواویانە خوارم تەماشایە کرد ئەوی پیازی تەکا بخۆن و پیازۆ خۆشە ئێستا 400-500,000 نەفەر ئەگەر تەماشای مریشکێ بکە خەڵکیژێ برسیەسی دەرسۆدەکە وانە ئێمە ئێشێ بگەڕین بزانین سەردەمانەیەکە لەم کوردەواری ئێمە قەحتی بوو نان نەبوو ئایا خەڵکی لادێ گشتی ئەوەیە و دانیشتن تەماشای بەڕوویەکیانە کرد هەرچی ڕۆژە و دانێ بەڕوویان دانیا و سەیریانە کرد و یەکەی بنوا کڵاوەکەی و یەکەی و چ دەمە قوچیاگی کێسی و یەکەی وای بەدخوام و یەکێ واسە شتی وابووگە دەی ئیسە سوحالکەن لە خۆتان ئەوسا خەڵک لە لادەیەکە لە تایفەکەی خۆیان چلانە ژنوە دەوری و دە 15یەکی قەوم خۆی و خۆیشکی و دایکی و پووری و نەنکی و ما بەقیشی کردە ئامۆزازا و نازەم کێزا و باشە ئەم مەردمە بەرسیە جنس بوون ئەی بۆ چوار ئاواگی نەیە هاڵ تەماشای دانێژن کە هەرچی ڕۆژە تۆ ئەوێنێمە لە تاریخان نییە شتیوان نییە کاورا برسی سکسوێت و دیارە سمتە ژنێکە و 400,000 نەفەر سەیری بکە وانە چه اتفاقی کەفتگە لەم جامعە چه اتفاقی کەفتگە ئەم مەردمە ئیتر داگیەوە شانە هەیدۆیسی چه اتفاقی کەفتگە مەردمە سەری بگری تای بگری بنی بگری چاوی بگری هەر خەریکی جنسە یا سم تەماشاکە یا سم تۆڵان تەماشاکە یا مەمکوڵان تەماشاکە یا لەچە سوور تەماشاکە یا بزانێ فڵانە کەس سایزە سمتی چەندێ زلوگە چەندێ زل لەوگە بۆ واسە مەردمە جوای پێکردە کەمبوودە جنسی هەست جنس نییە داستان شتێترە داستان کەمبوود نییە داستان قاتی و قڕی نییە داستان شتێترە داستانە مەسە شتێکیان بۆ تۆ زل کردگە فرە زلیان کردگە فرە مهمیان کردگە چۆن مهمیان کردگە تێمەسەری بزانن مەسەڵەن ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆم قسانە کە ئەکا مشتێ لەش فرۆشە فاحەشە هەڵەگەڕێنێژنەوە ئەمانە موسڵمانن یا فۆقیێژنەمانە دواکەوتون فۆقیێژنەمانە فەشیستن دەی بۆ فاشیستین بۆ دواکەوتوین چۆن دواکەوتین ئاخر بەڕاستی و ئەوە ئازادی حەقی تەبیعی هەر ئینسانێکە
دێ باشە حەقی تەبیعی هەر ئینسانێکەوانیە هەڵە گەڕێت توێژێ هێمۆسێکشوال بوون تەبیعیە ناچراڵە تەبیعیە هەرچی نەچراڵ وێ ئۆکەیە هەرچیە کە نەچراڵ وێ ئۆکەیە وەلێ تۆ ئاغای پەیمانە حەیدەری دواکەوتووی ئەمە زانی گەرەکی چی بێژێ ئەم قسە کردیە زانی چی وا لە پشتە ئەمێ وا لە پشتە گەرەکی بێژێ ئاغای پەیمانە حەیدەری تۆ بەرعەلەیهە تەبیعەتی تۆ زەد تەبیعەتی گەرەکی وا بێژێ دەکاتێکە ئەسڵان بەحسە تەبیعی بوون و غەیرە تەبیعی بوون نییە چون استدلالی بۆ ناکەم تۆ غەیرە تەبیعیت من نائژم تۆ ئەم گرایشە جنسیە هەسە حەزەکەی بە پیاوێکی تر و حەزەکەی بە ژنێکی تر و من خۆ نەموت کە ئەمە غەیرە تەبیعیە یا بە مەتنە مقەدەسیش دەسم بۆ نەوەرگە بێژم مەمنوعە تابووە نە تۆ وەختێ ئێژی من حەزەکەم پیاەکەم تەکە پیاەکی ترا بخەفم فرە موهیمە و لاو و فرە خاسە و پیاەتەکی پیاترا خەفێ فرشتە خاسێکە و ئێژی ئەمە تەبیعیە تۆ لەگرا شارلاتانیەکەی تۆ لەگرا ساختە چیەکی درۆزنی کە گەرەکتە بە تەبیعی بوونە شتێک ئێمە وادارکەین کە قبوڵیکەین بژین تەبیعیەیتر چون تەبیعیە لە گۆرانی کوردیا ئێژێ مەم کەسێوە و بەدارەوە وە خواداییە مەیشارەوە یعنی تەبیعیەیتر خواداگیسی قەیناکە قوتە و بەرزە و ئەلەرێت و وە خواداگیە و مەیشارەوە ئەمە هیچ گەرەکیانە بێژن ئەمە خواداگیە و مەیشارەوە تەبیعیە من نەموت تەبیعیە یا تەبیعی نییە بەحسە من ئەمە نییە تۆ گرایش جنسیت هەست و ئەمە پرنسیبی هەست پرنسیبە جنسیە تۆ ئەمەسە تۆ گەیت حەز بە ڕەوابەتە پیاکتەکە پیاگاکەی حەز بە ڕەوابەتە ژنتەکە پیاگاکەی حەز بە ڕەوابەتە گروپ سەکسەکەی حەز بە ڕەوابەتە سواب ئەەکەی ئەمە گرایشە جنسیە تۆس ئەمە پرنسیبەکانە تۆس پرنسیبە من وەکو تۆ نییە فەرقەکەتەکە توە فەرقەکەتەکە توە ئەو جار وەختی ئێمە دوو پرنسیبە جگێمان هەست لە یەکتری نە تۆ مقەدەسی نە تۆ تەبیعیت نە ئەتوانی چیقە چیقەکەی نەتوانی دەمە من داکوتی شلوقی کەیت و قانونی بۆ بیریت و دەسم بوەسی نەتوانم قسە بکەم و حەملەم پێ بکەیت و دواکەوتویت و فڵانیت و بیسانیت و لەبەرەوەی نێڵی من ئستدلالکەم نێڵی بیکەم تۆ پرنسیبە جنسیت هەست و منیش پرنسیبە جنسیم هەست من دەلایلە خۆم ئێرائەکەم بۆ پرنسیبە جنسیەکە هەسم و تۆ دەلایلە خۆت ئێرائەکەی هیچ کامان مقەدەس نین حەزیەکە تا بەیانی ئەوەنە لە ناوە تەختەکە تا پل بخۆتەکە جووتەکە تا گیانە دەرتی و من چ ڕفتێکی هەست بەڵام ئەگاتە سەرە پرنسیبەکان شەڕە پرنسیبەکان و باو و نەریتێک کە قەرارە لە ناوە کۆمەلگایە ئینسانیەک مەشروعیەتی پێ بدرێت کە ئیجرا بوێت ئەو جار تۆ ناتوانی بڕۆیتە حاڵەیە تەقەدس وە گەیبوونە خۆت حاڵەتە ئیلاهی پێبەی نێڵی کەسێ دەسی بۆ بووە یا مەسەڵەن ئەمانەی کە لە ناوە جامعەیە مەتەحتە ناوە عشقە ئازاد هاتن و بە تایبەتی سەردەمدارەکانیان کۆمونیزمە کارگەری هاوردنی ئەمانە لە ژێرە ناوە ئەخلاق حەقە تەبیعیە ئازادی خەریکن ئەم قسانە ئەکەن بعد دقیقەن ئەڕۆنە ناوە ئەدەبیاتە ئیلاهیاتی و چنان ئەمە مقەدەسەکەن کە ناڵن تۆ قسە بکەی حەملە بۆکەن تۆهمەتە لێدەن جمێن ئەدەن بێ ئەوەی کە ئەستەدلالێ بکەنا شارلاتانیەکەن مشتێ فاحشە شارلاتانیەکەن نایەڵن تۆ ئەدل لێ خۆت بەی دەرنەتیجە خروجیەکەی بێ بەمەی کە تۆ ئەیوێنیت وەختی کاورایە گەیە هەڵەگەڕێت تۆێژی تەبیعیە تۆێژینە تەبیعی نیە پرنسیبە جنسیە تۆس بێ با پرنسیبەکان منتەکە پرنسیبەکەیانە یەکتریا مقایسەکەین بێ تۆ دەلایلە خۆت بێرە من دەلایلە خۆم تێرم جایسە من نمونەیەکتان بۆ ئەدەم تا ئێوە بفەهمن ئەمە ڕەبتی نە بە ڕەهایی هەست نە بە ئازادی هەست یەک نمونەتان بۆ تێرم ئێمە ئینسان
ئێمە ئینسان یەک سری ئەمیال و غەرایزمان هەست. ئەم غەرایزی ئێمە بڕێکیان ئەگرین بڕێکیان بەرەدەین کۆنتڕۆڵیانەکەین. ئێمە بە عنوانە ئینسان فێرەوین بڕێ غەریزە بگرین بڕێکی بەردەین بڕێکی تا حدودی هەڵگرین و باڵانسیان کەین تا بتوانین ژیانی ئینسانی و کۆمەڵایەتی بکەین لەگەڵ غەرایزمانە. بزانە ئیمڕۆ ئێمە واینە سەردەمانێکە پێژن ئەسرە کۆرۆنا لێ نەخۆشیات کە پێژن کۆرۆنا تەمامی ئەوانەی وا هێمۆسەکشوال باز و گەی و سەکسە ئازادین لەلایەکە و جەماعەتە موسڵمانە سەدەفی و سەلەفی لەلایەکە و ئەمانە گشتیان بە قەیەکتریوە کە ئەگاتە سەر پرینسیپە سڵامەتی ناگەهان ئێمە یەکسری قوانین ئەوێنین تۆ بە عەقڵە ناڕوە. هەرو خانەمە وا تا دوێکە مینوشوپەکەی بێدەرپێ ئەکردە پێ. ئێمڕۆ ماسکێکی داگە لە دەمێژی ژنانە بڕقە پۆشە ئەفغانستانە و تاڵەبانە هەر چاوی دیارە. دوو تێدەستکەشی کردگە سەددەسی دەقیقەیە سێ دەفعە و ئەلکول دەسی ئەشۆرێ پوڵ ناخاتە گیرفانی پوڵ ئەشۆرێ ناڕۆن یەکتری بوێنن ئەپرسە و پۆ ناچن ئەدیداری یەکتری ناچن ئەسەرە قەبرە باوکیان ناچن باوکیان بمرێ ناڕۆن بیسراوێنن. بۆ واکەن لە ژێرە ناوە پاراستنە سەڵامەت خۆیان سەڵامەتە پارێزن حەچی زیاتر تنیکەی تۆلیان ئەیانکەی تەماڵ 6 مانگ نانی نییە بیخوا کاری نییە زاتی نییە قسە بکە لاوە کورناس و ئەمەرخوات و ئەمرین و لە بینەچین و دەی تۆ ئیستە بۆ خاتری ئەوەی کە سەڵامەت ببێنیت و یەکسری پرینسیپە بۆ خۆ تعریف کردو دەی من باوەڕم بەمە نییە لە پرینسیپەکان سەڵامەتە تۆ وا ئەکەی من وا ناکەم. من ماسکە دەم لە دەم و چاو نە هەر دەقیقە و ئەلکول دەسەمە شۆرم و دەلیل خۆم هەست دەلایلەکە گەرەکتە بشنەفی ئەمەسە ئەمە ئەپیدمیە ئەمە بیماریکی هەمەگیرە و باس دەیشێ گشتی بیگری دێم ڕۆمە کوێ خۆم بشارمەوە لەکوێ ئەم دنیا خۆم بشارمەوە ئەم ڤیرۆسە لێم نەدا تا چەند نێتوانم خۆم بکەمە ناوە ماڵ ئەمە ڤیرۆسە لێم ئەم گۆزەڵە مشکێ یاخوان نەشکێ تاکەی دەی مەگە خۆیان نایژن ئەمە ئەپیدمیە مەگەر نایژن ئەمە عالەمگیرە مەگەر نایژن ئێشێ بیگری دێ من ئێشێ ئیستە بیگرم ئیستە نەیگرم ساڵەتر ئێشێ بیگرم ساڵەتر نەیگرم دویتر ئێشێ هەر بیگرم ئێشێ هەر بیگرم منەم نەخۆشیە کەی بوێسم واکسەنی بێت دێ مەگەر واکسەنی ئەنفڵانزا نەهات کە هەر ساڵ ئەیدەن لە خەڵکی و خەڵکیش ئەیگرێت مەگەر ئەنفڵانزا لەم بریتانیا ساڵێ 15,000 نەفەر ناکوژێت مەگو زاتۆڕیە لەم بریتانیا ساڵێ 10,000 نەفەر ناکوژێ دێ ئەمانە خۆ لەبەین نەچووگن دێ خۆمە گشتی تۆڕەهات هەم واکسەنە پس من ئەگە قەرارە بمرم ئەمرم ئەقرار نییە نەمرم نامرم و ئەمێنێم و تەواو بڕیاوە هەر چۆن جاران ژیانم کردگە و بێداشتە خۆمم پاراستگە و سەڵامەتی و ڕژیمە قەزای خۆم ڕعایەت کردگە هەروەش ڕعایەتیەکە نەتۆقینم کاکە ئێوە ئەم تۆقینە کوشتەکتانی ئەمە دەلایلە من بوو ئەمە دەلیلە من بوو وەلزا وا زەندگیەکە پس تۆ ئەوێنیت لەگرا مەسئلەی ئازادی و ڕەحابوون و کەسکاری بە منەوە نوێت و من فرە مهمم و ئەمانە تبیعین و حقوق تبیعی و ئەچمە ژێرە سوال تۆ لە 1000 جێگە و چوویتە ژێرە سوال لەسەر ناوگەڵە ناچیتە ژێرە سوال تۆ فەقە گەرەکتە ناوگەڵ ئازاد وێ تەوەجۆکەی ئەمە چی پێژن ئەمە پێژن شارلاتانی پەسکاورە لە ئەوەڵەوێژی تەبیعیەت و بەری پێگری ژی کاگەی ئەمە ڕۆناوی باسی تەبیعی و مەبیعی من نەموت کە تۆ تەبیعی نییە تا بێن بێژم خۆم تەبیعیم من ئێژم پرینسیپە جنسیەکانی من وایژیت پرینسیپە جنسیەکانی تۆ چی ئێژی بزانە ئێمە مەسەڵەن لە خۆراک خواردنە گشتمان ئەزانین
گشتمان نەزانین ئێمە بۆ خاترەوەی هێزمان بێت و لەشمان بڕۆوەڕێەوە ئیشە خۆراک خۆین. ئیستا ئەگەر ئێمە بەنیەتە ئەوەی کە لەشمان ئەڕاتڕێەوە برسیمانە محاولەشکن خۆراکی خۆشێک بخۆین لەزەتیشی لێ بووین چ خاستر بالآخرە ئێمە بۆ مەیلێک و غەریزەیە کە هەسمان و بۆ ئیدامەی ژیان خۆمان ئیشە نان بخۆین. دەیستا ئیتر ئەمە هۆنەرمەندی ئێمەس کە تامێکی خۆشیشی پێ ئەدەین، پس لەزەتێ لە تامەکەیشی ئەوەین. بەڵام ئەگەر تۆ ئەساسی لەزەت لە تامەکە و خواردنە کرد بە لەزەت، ئەو جار تۆ بێش ئەسعەد ئەخۆی کە بێش ئەسعەد بخۆی کێشە بۆ دروستەوێ. کێشە ڕواتە سەر نەخۆش ئەوی چۆری ئەگری ئورە ئەگری بەرەبەرە خۆت بەرەو نابوودی ئەڕۆی تووشە عفونەت ئەوی، چون تۆ لە حەدی خۆی ترازیایی، تۆ خۆراکە خۆی لە بەرەوەی بشیت و ئیدامە بەی ئیسا تامیشی پێدی و خۆشیشیەکەی قەیناکە. وەڵێ ئەمە بوو بە غایەتە زندگی، ئەمە بوو بە شتێک کە تۆ هەر تەعقیبیەکەی تۆ نابوو دەکە. پس لەگرای ئەمە بەحسمان تەبیعی بوون یا تەبیعی بوون نەبوون نییە. ئێمە تێنا لەگرا یەکسری پرینسیپمان هەست، بەر ئەساسی یەکسری ئوسول قسەکەین، یەکسری پارامێتر و یەکسری ئیدەئال وا لەبەر لەسەرمانە کە بەحسی ئەەکەین. تۆ وێنێم بەسانە لە جامعە ئێمە ناکرێت. کاورا هەروە لە خۆی توڕەحات ئەداتە دەرو فرێدە تەبیعیە، هەر کە ئێژێ تەبیعیە فۆرین جێژێ ئەوە ڕەوانشناسانی دنیاژن نەخۆشینیە و تەبیعیە. بابی جەموکی و دەرەچی کەی بەحسی ئێمە تەبیعی و خێرە تەبیعیە؟ تۆ بۆ فۆرەن هەڕاکە ئەچیتە ناوە و سایزە بێ لەگرا لەسەر پرینسیپای جنسی قسەکەین تا بزانم تۆ ئەتوانی قسەی خۆت بنیشێنیتە کورسی یا من ئەتوانم قسەی خۆم بنیشێنمە کورسی. تۆژۆکەن پس ئەم مەساڵە کۆرۆنادام بۆ ئێوە دەرەخا ئەم مەردمە بەر ئەساسە مەسەیسە مەردم خەریکە خۆی کنترۆڵەکە، خۆی ئەکاتە ماڵە و خۆی ناچێتە پرسە، خۆی ناچێتە گەڕیان، خۆی چاوی بە بەدایک و باوکی ناکەوێ، خۆی ناڕۆ براو کە سوکاری بوێنێ، خۆی فاسڵەی گرکە لە خەڵکی، خۆی ئەم کارانێ بە خۆی کردە، خۆی کردگە سۆ زندانی. ئەوەنە وای تەکسی داگە لە خۆی وەختە گیانی دەربێ، نەلوتی کارەکە نە دەسی کارەکە، خۆی وایە کردەوە خۆی بۆ فکرەکە وا ساڵەمە نامرێ، خۆی خەریکەواکە. پس لەگرا تۆ تەعقیبە ئازادی ناکەی، تۆ تەعقیبە غەرایزە دەکەی بە یەکسری پرینسیبێکەوە خۆتە تعریفەکەی. ئیتر بەر ئەساسە مەنافع لەزاتە لەزەت محوەری های بە شوێن تماشاکەن. بە سوورەتە تەبیعی مەیلە جنسی لە وجود ئینسانەدان دیاگە ئینسان تەولیدی مثل بکە، یعنی یەکێکی تر وەکو خۆی بەرهەم بهێنێت. لە پشتە ئەمە مەیلێکیان دانیاگە کە ئینسان حەزیشی پێ بکە کە ئەم کارە بکە، کششێکیان دانیاگە. پس هەدەفە ئەسڵی و ئەو شتێکەوە لە وجودت واوە تەبیعەت پێتی داگە ئەمەسە تۆ زاوزێ بکەی. ئەگەر تۆ ئەم کارتە نەکرد ئەم مەیلتە فاسد کردگە فاسدە کردگە. ئەگەر تۆ مەسەڵەن ژێمەیری جنسی تەبیعیە کاکە ئێمە کەی وتکمانە تەبیعی نییە، لەزەتی واتە هیچ عیبێکی نییە تەبیعیە، ئێمە کەی وتکمانە قەیرە تەبیعیە. لەکوێی تاریخە خەڵک بەریگرکە بە ڕەوابەتە جنسی، خەڵک پرینسیبی دانیاگە بۆ ڕەوابەتە جنسی و لە کۆمەڵگای کوردەوار ئێمەشە دامانیاگە. تۆ حتا وەختێک بە نیەتە مناڵدار بوون ژن ئەخوازی بنە ماڵە دروست ئەەکەی، تەبیعەتەن ڕابەتەیە ئاشقانەوە جنسیەکیش کە لە بینە خۆت و هاوسەرەکە تا دروست ئەوێ لەزەتێکی دەیان بەرابەر خۆشە و کەس ئینکارا و لەزەتە ناکە. وەلێمەی کە تۆ خودە سەکسەکە بکەیتە غایەتە لەزەت و زندگی کاولی نابوو دەبی، بەشەریەت نابوو دەبێ، وەکو نانەکە وافرەیە خۆی ئەتەقی. پس هەر جامعەیە بۆ خۆی پرینسیب تعریفەکاتەوە. لەگرای ئەمە شەڕە پرینسیبمان هەستەکە یەکتریە،
کواشەڕە تەبیعی بوون و غەیرە تەبیعی بوونمان هەست پێبان لەسەر پرینسیپەکان قسە بکەین. ئێستا من مثالە کۆرۆنام داوتم ئێوە پرینسیپە سەڵامەتیتان واسە، من پرینسیپە سەڵامەتیم واسە، دەلایل لە خۆممدا، تۆ بێ دەلایل لە خۆت بە. ئەو جارە ئێمەگەر کۆمەلگا بواینا کەسانێکە وەکو من فکریانە کردو ئاهاتنە بەرەی من، کەسانێکە وەکو تۆ فکریانە کردو ڕوونە بەرەی تۆ. ئەو جا یە کارێکمانە کرد، ئەوێنی شارمان نەکردو دوو بەش و ئێوە ئاوا بژین ئێمە ئاواژی. تەوەجۆکەن داستانەکە ئەمەسە. لذا من ئەم دیبەیتەم کە کرد لە ژێرە تەوزیحدانە ئینسانە بێ سەفەت و ئیبنە سەفەت بۆ ئەمە بوو. ئێوە ئەشێ لەگەڵە ئیبنە سەفەتیا دەرکەون، مەهێڵن کەسانێکە بێ سەفەتن و بێ سەفەت تێنە دنیا و بێ سەفەت گەورەیان ئەکەن، مەجاڵی خلیسکانەوەیان لە ناوە سەفەتەکانە بێت. ئەم مەجالیان پێمەدەن تا کاورا بتوانێت بۆ خۆی سەفەتێک بەدەست بێرێ و بیهێڵێتەوە. ئەمانە ئیمڕۆ بە حیمایەتکردن لە فاحشەیەک ئەوە ساحەوە سەفەتە ئازادی خواست، بەیانی بە حیمایەتکردن لە گەیەک ئەو نۆ ساحەوە مافێ مرۆڤ، دوو بەیانی بە حیمایەتکردن لە چۆلەکەیەک ئەو نۆ ساحەوە ئێکۆلۆژی دۆست بوون. تەوەجۆکەی ئەمانە سوڕسوڕاکەن، خلیسکان کێکەن لە بینە سەفەتەکانە، ئەوە نایەتیان نیە، یەک سەفەتیان دیانە، یەک سەفەتیان نییە. و ئەمە ئینسانێکە کە دنیای ئەمڕۆ دروستی کردەکە لایەوە خۆش.